بشه نهی بشه کرته فیلمه ایکم پالوراو دوی بشیدا عمر کمال تمنوی 25 ساله دانشته پارێزگا دووکێ قەزا ئاکرێ دەرچووی پەیمانگا هونەرên جوانە پشکا شانوێ بەشێ دەرهێنان کورتە فیلمێ عماری ناوێ واریە ku ev kurte filme çîroka sinêlekî ye ku bavê wî sinêleyê kurê xwe bo berjewendiyê xirab bi kartî. Em hindek dîmena ji filmê Umerî bi navê Varî bibînin. Dibeze! بەڵێ بەڵێ پاڵێوراوی دووەم لا بەشی کورتە فیلمدا ئەژین کاوا تەمەن 22 ساڵ دانیشتووی شاری سلێمانیا دەرچووی کۆلێژی هونەرە بەشی سینەما لە تەمەنی 17 ساڵیدا یەکەم کورتە فیلمی خۆی دروست کردو لە تەمەنی 18 ساڵیەوە وەکو فریلانس لە کۆمپانیای ڕیکلام و بواری فیلمسازیدا کار دەکا یەک لەسەر 6 ناوی فیلمەکەی ئەژینە کە باس لە قوربانیدان لە پێناو خێزان و هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەریان ئەرکی سەرچانی هەمومانە بەڵام گرتنەبەرە ڕێگە هەڵەکان بۆ بەدیهێنانی ئامانجەکان دۆخەکە خراپتر دەکا نەک چارەسەر با پێکەوە کورتە فیلمەکەی ئەژین کاوا ببینی یەک لە 6 ئەگەری مردنە 5 شتێکی بەتاڵ و ویەکێکی پڕ بۆ تەنها جار لە ژیانمانە پشت بە بەتاڵەکانە بەستین زين دکتۆرەکەی وچی ئەیودەم ئیشەی ئێوایکەن ئەو هەموو پیسی و تۆز و خۆڵە بۆ نەخۆشی تۆ زۆر خراپە دلێرجان من کە دەسمایە میشام زانی چیم بەسەر دێ بەڵامی ترەمە ژیانە ناچاری لە پێناو هەنێشتا واز لا نەشتی تر بێنی تازە درەنگیشە بۆ ئازێنان لەمەیان بەڵێ دەریابە کرد ئێک ji پالێوراوê diyê dvîbeşiye jiyê wê 24 sala akinciya bajarê Slêmaniyê derçûya kulîja hunerên ciwan e beşê grafîk û dîzayn. Li destpêka xwe kar li ser karê 3D û animation dikir. Berhemê deryayê bi navê Dabiran e ku behsel xirabkarînana torê komalayetî diket û teknolojiyayê û herwisa bûye dabiranek bû jiyanê û karî an ku xirabî tête bikarînan. Di vî filmî da em hindek dîmena bibînin. بەڵێ داوا لە هونەرمەند ئیبراهیم حەکیم دەکەین بۆ ئاشکراکردنی براوەی
یەکەم لە بەشی کورتە فیلمدا. زۆر بەخێربێن. من هەوڕۆ جیاوازم ها لەبەرەوەی لەو قاعی بەس ئەم زلکی کوردیم دەبەدایە و شانازیش بە کوردایەتی خۆمەکەم لەبەر ئەوەی لە ساڵی 1968 شەڕەفی ئەوەم پێدرایە کە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول بم و ساڵی 73 شەڕەفی ئەوەم پێدرایە کە ببمە هونەرمەند و ببمە خزمەتکاری ملەتی خۆم. هیوادارم بتوانین بە هەمومان خزمەت بە دۆزی کورد بکەین و خزمەت بە ڕێبازی کوردایەتی بکەین و هیوادارم ئەو واقەواقەش نەمێنیتن ئینشاءالله لە ناو کورد. زۆر سوپاستانەکەم و بەس ئێستا بە ئەوەکەی بکەینەوە زانین داخوا یا ئەڵڵا خوای هەوارە تب ئێمیش ئێوارە تب کاکە برێم باشارێک بقیناکە براوەی یەکەم بۆ بەشی کورتە فلیم ئەژین کاوە. gelek spas bu ekter û hunermend İbrahim Hekîm zor spas mamosta. Gelek spas. Ejîn pîroz e. زۆر سپاس. Ejîn çi rûdawek yan çi wênek bû way lê kir karî sînema bike. جارە زۆر ئاوا ناخۆشە کە قساکەم زۆرن ماشەڵڵا. پیرۆزبایی لە هاوڕەکانیش مەکەم پێش هەموو شتێ ئەوان ژیشەکانیان زۆر جوان بوو. زۆر سوپاسیان ئەەکەم کە توانیمان بەیەکەوە لێرە بین. یەک تشتی ئامەشم بۆ بکەن بە براوە نووسراوە پاڵەوراو. ڕاستی من حەزم لە فۆتۆگرافی بوو هەر لە مناڵیەوە زۆرم حەز لە فۆتۆگرافی بوو. بەس بەرە کە زیاتر شارەزا بووم زانیم کە ئەتوانی لە جیاتی یەک فۆتۆ تۆ بە کۆمەڵێک فۆتۆ چیرۆکەکان پیشان بیت. بۆیە حەزم لە ڤیدیۆگرافی کرد و بەرە حەزم لەوە کرد کە خۆم فیلم دروست بکەم بەوەی کە بتوانم خۆم دنیایەک دروست بکەم. وەڵام منیش جار ئاکتۆری ئەەکەم ئەگەر محتاج بیم خراپ نیم. دوایەوە گەڕام ئەنی زۆر چیرۆک هەیە کە تۆ نایبینیت بۆ زۆر بابەت هەن کە زۆر بەمان لەوانە بێ حەز بکەین سەیری فیلمێ بکەین وەک لەوەی کە دەپەڕە بخوێنینەوە. ئێمە گەر بتوانین ئەو دەپەڕێ بکەین بە فیلم باشترە بێت و پەیامەکەشمانەکات. ئەژین gelek spas. پیرۆزە دووبارە پیرۆزە gelek spas. هەردوو سەرکەفتیان بەشێ کورتە فیلمە. دووەم عمر کەمال و سێم دەریا بەکر و پیرۆزە هەر سێ سەرکەفتیان. پیرۆزە سەرکەفتی من.